ئەوە دۆکڵیوی دەکەین دۆکڵیو بەڵێ دۆکڵیو باشە دەکرێت پێم بڵێ ئەو دۆکڵیوە بە چەند زۆر ئامادە دەکرێت بە دوو جۆر ئامادە دەکرێت لە ناوچەی مە لا مامەدەی بەڵێ ئەمە بە پنگێ دەیکەین پنگ بەڵێ بە لوشێش دەیکەین پنگ و لوشە بەڵێ باشە زیاتر کامیان تامی خۆشترە لوشە لوشە بەڵێ ئەو لوشە لە بەراوەکانی جیای لوشەوە نەخێر لێرە نیە لە کوێستانەکانی بەڵێ پنک لێرەمان لە ناوچەی خۆمان هەیە زۆر چاکە بەڵێ باشە دەبینم بەردەوام تۆ تێکی دەدەیت مەرجە ئەو تێکدانە بەردەوام بێ ئەگەر تێکی نەدەی هەڵدەگەڕێ بەڵێ ئەگەر تێکیشی دەی هەڵ ناگەڕێ لوس و جوان دێتی بەس ئەگەر تێکی نەدەی هەڵدەگەڕێ و ناخۆش دەبێ کەواتە دەبێتەوە بەردەوام تا چەند ئەو تێکدانە بەردەوام بێ هەتا بەڵێ تاوەکڵ دێ چەندی دەوێت کاتەکەی بەخوازە ئاور دەزانی دەبێت بۆ خۆت لە کاتی خۆت کاتی بۆ تەرخانکەی کە هێمن و هێواش بیکەی بۆی هەڵ نەگەڕێت ئاوری خۆشی خۆش نابێ زۆر چاکە باشە بۆی ئەمە بزانین مەسلەی دۆکڵی و دۆڕۆن و دۆ کەشک و ئەوانە دۆکڵی بۆ خۆی ئەو پێداویستیانی کە ئامادە دەکرێت کامانن دۆکڵی هەیە بەگەنم دەیکەن هەیە بە برنج دەیکەن هەیە بەگەن میان بە برنج گەنمە کوتا و برنج بە هەردووکیان دەکرێت ئەنجا ئارۆزوی خۆت دەزانی کەوتۆ سەر حەزی ئەو کەسێ کەوتۆ سەر حەزی ئەو کەسێکە لە ماڵەوە کاچی پێخۆش بوو بەی بۆی دەکەی باش ئێوە کامتان زیاتر پێخۆش گەنمە کوتاو گەنمە کوتاو ئەی مەقسەد لە ماڵەیە مەسەد منداڵەکانیان بەخوای ئەمە وەکو خۆمان دەیخۆین منداڵەکان کەمتر دەیخۆن زیاتر ئاشنای نەبوونەیان هەر حەزیان لێ وڵڵی جا نایخۆن حەزیان لێنی ئێستا هەم منداڵی ئێستا کەم دەیخوا دۆکڵێوی زۆر چاکە ئەو دۆیە دەبێ دۆی چی بێ مەقسەد لە چیەوە بڵێن سەرچاوە دەگرێت کە دەبێتە دۆ هەندێک زەر دەیژێنین بە دۆیەکی خەز دەکەین هەندێک زەر بە ماست دەیکەین زانمە بەستم ماستەکە دەبێت ماستی چی بێ کە دەبێتە دۆ ماستێک بەڵام ماستی ماڵاتی بێ نەک ماستی مەسڵع بێ باشی ماڵاتی جیاوازیە مەسەلە مانگا بێ یان بزن بێ ئەلەو بابەتانە نانا جیاوازی نییە بۆ دۆکڵێوی هەر ماستێکی بێ جیاوازی نه ئەمە بە تایبەتی بە ماستی مەڕ و بزنی خۆشترە زانش مەبەستمەوە بۆ مەڕ و بزن ماستەکەی خۆشترە دۆیەکان بێگومان باش ئەو دۆی کە دەیژێنن بە مەشکەی بڵێ مەشکەتان ماوە ئەو مەشکە سروشتەی زارەنیان کارەباییە ناوەڵە کارەباییە لەوەیدا ئاسانکاریتان بۆ کراوە وانە بەس پێتوانە مەشکە سروشتیەکە خۆشترە بێگومان بەرێوەڵا بە مەشکەی ماڵاتی خۆشترە زۆر چاکە باشە ئەی مەسلەی دۆڕۆن و کەشک و ئەوانە لێرە تا چەند گرنگجی پێدرێ و زیاتر کام جۆرەیان دەخۆن وڵا دۆڕۆن بە تایبەتی دۆڕۆن بە سەرما دەیکەین زستانان دەیکەین دەنان بە گەرمانەکەین بێگومان ئەو خوارانە هەر بە سەرما بە وەرزی سەرما خۆشترە بەڵێ باشە زگە لە ڕۆنی خۆماڵی لە هەندێک شوێن هەیە دۆشاوی خورما یان دۆشاوی توی لەگەڵ تێکەڵاو دەکا ئێوە ئەوە دەکەن بەڵێن دەکەین بەس بە کەمی لە ناوچێمە ناکری بە دۆشاو دەیکەین بە ناوچە کەوتووە بەڵێ بە ناوچە کەوتووە زۆر باشە ئەمن زیاتر لە کاتە ناگرم دەست خۆش بێ بێگومان پێم وایە بە دڵنیاییەوە خۆش دەبێت ئینشاءڵڵا لێشی دەخۆین زۆر باشە با ئەو خوشکە بە ڕێزانە بدوێنم دەبینم جلی کوردیان لە بەردایە ئەم جلە کوردیانە جوانن ئەم ستایلە زۆر جوانن دەکرێت پێمان بڵێ ناوی بەڕێزت چییە؟ نام سازگارە سازگار ئینشاءڵڵا سازگار دەبی سازگار پێم بڵێ دەخوێنی خوێندکاری نەخێوازمێن بۆ وڵا هەر حەزم لێنەوە حەزل لێ نەبوویان لەبەر ئیش و کار و یان نەگونجانوانە وڵای هەندێک کات حەزم لێ نەبوو هەندێک کاش لەبەر ئیش و کار زۆر باشە تەمەند درێژ بی تەندروست باش بی بۆ خۆت حەزل لە جلی کوردیە ئەرۆڵە باشە پێت وایە ئێستا بەگشتی زیاتر کەمتر گرنگی بە جلی کوردی دەدرێ هەست ناکەی وایە بەڵێ کەمتر گرنگی پێدەدرێت لە پێشتر بەڵام جوانترە وایە زۆر باش ئەی ناوی بەڕێز هێلی خان ڕۆژانە سەرقاڵی چی لە گوند لە ماڵەوە ئیشی دەماڵە دەکەم ئیشی ماڵە دەکەی زۆر باشە ئەی مەسەلەی خوێندن و ئەو بابەتانە وڵا ناخوێنم ناخوێن هەر نەتخوێندویان خوێندومە تا پۆلی شەش تا پۆلی شەش ینی بای خۆت خوێندەواری بەڵێ دەباتە زۆر چاکە ئەی تۆ تا چەند گرنگی بە مەسەلەی جلی کوردی ئەوانە دەدەی وەڵام ئەمیشوە جلی کوردی جوانە زۆر جوانە بەدڵنیە ئەی باشە ئەوە چی پێ دەڵێن مێخەک بند ئەوە مێخەک بەندە
ئەو مێخەک بەندە بۆنیشی خۆشەوە بزانام وایە ئەوە کەسێکەیە لێرە بیکایان کڕیوتە مەقسەد کڕیمە چەند پێداوە نازانی 5,000 باشە جا مێخەک بۆ خۆی جگە لەوەی کە زۆر جوانە بۆ لایانی سوودی تەندروستی زۆر گرینگە بۆنی خۆشە وەکو مێخەک لەناو پەرداخێک ئاوی دەکەی غەرغەڕەی پێ دەکەی بۆ بۆن خۆشی و هەروە سوودێکی یەکجار باشیەیە زۆر باشە سەرکەوتوو بن هیوادارم هەمیشە بەجلی کوردی ڕەنگا و ڕەنگ بتان بینم وە گرنگی پێ بدەن با لە نزیکەوە بچین لای ئەو خوشکە بەڕێزە ئەو کاتت باش بەخێر بێ سەر چاوم باشی تەندروستی چۆنە سپاس دەکەم سەلامەت بێ زۆر باشە بەڕێزت ڕۆژانە ئەو ئیش و کارانی کە دەیکەن لە ناو گوند تەبەن بێگومان کچان و ئافرەتانی گوند دەبێ چۆن دەڵێ چست و چالاک بن زوو هەڵبستن ئیش و کارەکانیان بکەن ئێوە تا چەند ینی ئەو ئامادە باشێتانەیە کە زوو هەستن ئیش و کارەکان چۆن بەڕێوە دەچن وەڵایی من بۆ خۆم ئێستا میوانم هاتووم بەڵام هەر خەڵکی گوندی مامەندێ بەڕێزت پیشە چییە ینی سەرقاڵی چی لەشای پۆلی 12 تاوا کردو و ناوم نەگەڕایەوە پۆلی 12 تاوا کردووە کام بەشە تاوا کردووە مامەستە ناوت نەگەڕاوەتەوە بۆی چ بەشێک هەڵبژارد حەزت لە چ بەشێکە حەزم لە بەشی پزیشکی بوو بەس پزیشکی بەڵێ کەی خوێندن بڵێن 12 تاوا 2017 باش زۆر پێت وایە جیاوازی لە نێوان کچان و ئافرەتانی شار و کچان و ئافرەتانی گوند چییە؟ وەڵا کچان و ئافرەتانی گوند توست و چالاکترن لە کچانی شار هەمیشە لەسەر پێتر و ئازاتر و وریاترن ئەوە بۆ مانای نییە بڵێن کچان و ئافرەتانی شار ئەوە نیە بەڵام بە حکمی ئەوەی لە گوند زوو هەڵدەستن و ئامادەکار زیاترە و ئیش و کار زیاترە چست و چالاکترن تا چەند پێت وایە گرنگجیدان بە مەسلەی بەکارهێنانی موبایل چۆن دەڵێ کچان و ئافرەتانی بەگشتی چۆن دەڵێ ناچالا کردووە ینی مامەڵەکردن تەسیری زۆر هەیە ئێستا زۆر خەڵک موبایل بەکاردەهێنێ کچانی گوندیشی خرا کردووە بەڵێ زۆر چاکە ئەمە خۆشحاڵ بووین هەر لە شارەوە تا گوندەکەت بەخێر بێ سەر و سەرزی بەخێر بەسەر چاو بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزیەکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی جیاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەروەکوم لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی جیاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەروەکوم